8 ساڵ بەسەر داگیرکردنی شاری مووسڵ لەلایەن ڕێکخراوی داعشەوە تێپەڕی. سەرەڕای کامەتراژیدیەکانی نەک بەرپرسانی ئەو شکستە دادگایی نەکراون، بەڵکو لە دوای ئازادکردنەوەی ئەو شارەش هێشتا ستەمکاریەکانیان بەردەوامە و ڕێگرن لە بەردەمی پێکهێنانی کابینەی نوێی وڵاتدا. کەوتنی مووسڵ لە 10 حوزەیرانی 2014دا بۆ تەواوی عێراقیەکان غافڵگیرانە بوو. بەتایبەتی بە پێی وتەی خالید عوبەیدی وەزیری بەرگری ئەو کاتە، نرخی ئەو ئامێر و چەکە پێشکەوتوانەی لەو شارەدا بۆ داعش جێهێڵدران بە 27 ملیار دۆلار مەزەندە کراوە. کەوتنی زیاتر لە 20 شاری گرنگ لە ماوەی هەفتەیەکدا کە لە 145 خاکی عێراقی پێکدەهێنا، گومانی گەورەی لەسەر پلانگێڕیەک بۆ قوڵکردنەوەی شەڕی تایفی دروست کرد. هەرچەندە ئەنجومەنی نوێنەران راپۆرتی خۆیدایە دەستگای دادگای فیدراڵی و داوای لێپرسینەوەی نووری مالیکی و سەرۆک وەزیران و 35 کەس لە بەرپرسانی باڵای کردبوو، بەڵام تا ئێستا ئەو خواستە نەهاتوۆتە دی و ئەوانە هەنووکەش کاریگەری نەرێنیان لە سەرکایی سیاسی عێراق بەردەوامە. جەنگیکردنەوەی سێگۆشەی سوننا کە قوربانیەکانی لە 250,000 کەس تێپەڕی، بە پێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق زیانەکانی لە 88 ملیار دۆلار تێپەڕیوە، کە مووسڵ بە تەنیا 56,000 خانووی خاپور کراوە و جگە لە کوژرا و خاوەنی 11,000 هاوڵاتی ون بووە. ئەوە جگە لەوەی تا ئێستا هەزاران لاشەی کوژرا و لە ژێر وێرانەکاندا دەرنەهێنراون. خەڵکی ئەو شارە لە کاتێکدا یادی ئازادکردنی شارەکەیان دەکەنەوە، تا ئەم کاتەش لە 30 ئاوارەن و بەهۆی وێرانەکانەوە ناتوانن بگەڕێنەوە. ئەوە جگە لە هەژاری و بێکاری و ئاژاوی میلیشیاکان و ناسەقامگیری ئاسایشی شارەکە و کۆنتڕۆڵکردنی جونگەکانی وەبەرهێنان لەلایەن حیزب و هێزە تایفیەکانەوە کە بە وەرگرتنی باج و سەرانە ڕێگە لە ئاوادانکردنەوەی ڕاستەقینەی شارەکە و تەواوی سێگۆشەی سوننا دەگرن. کاتێ یادی تراژیدیای هێرشی داعش دەکەینەوە، ئەمان زەمینەی جیاوازیە سیاسیەکانی ناوخۆی عێراق کە بوونەوە کاری ئەو نەهامەتیە بە هەندێک جیاوازیەوە بەردەوامن. لە دوای هەڵبژاردننی ئۆکتۆبەری ڕابردووەوە، ململانێ سیاسیەکان ڕێگرن لە پێکهێنانی حکوومەتی نوێ کە زۆرێک لەوانەی لەمپەڕن لە بەردەم ئەو کابینەیەدا، هەمانە ئەو لایەن و کەسایەتیانن کە بوونەوە کاری ئەو شکستە گەورەی 2014 مووسڵ و ناوچەکانی دیکە. تەنانەت ڕێگرن لە بەردەمگەشەی سوپا و هێزە چەکدارەکاندا و بە بیانووی بەردەوامی جەنگی داعشەوە خاوەنی میلیشای تێکدەری کای سیاسی و سەقامگیری وڵاتن، بۆیە بەردەوامی نەهامەتی و تراژیدیاکان چاوەڕوان کراوە.